بەشی قەرزش ناکەن نەک بژێوی خۆم ئەبێ قەرز وەنیمە بدەینەوە. سڵاو لێ بێ مامەگیان لەکەیەوە هاتوویتە بانکی گەرمیان و چاوەڕێی وەرگرتنی موچەی بیانی هاتمە لە دوای نوێژاتمە دوای نوێژبیانی دوای نوێژبیانی هاتمە لەو کاتەوە تاوەکو ئێستا چاوەڕێی وەرگرتنی موچەکەتی ئەرە وەڵام بۆ وەرنەگرتووەتە ئێستا چیان پێوتووی؟ وڵا ئەزدەحامەوە لەوەرە ئەزدەحامی خۆی هیچیان پێمانەوە تێ بەس کێ لە کێیە گەرمایشە بە کارتۆنێک باوشە وەڵام من زەختم بخوا زەختەم یا داوەزیەیە بە نازانم سەرم زۆر جانەکە ئەو موچەی وەریەکدی بەشی دۆخی بژێوی تەکات بەشی قەرزش ناکەن نەک بژێوی خۆم ئەبێ قەرز وەنیمە بدەینەوە. باشە واتە ئەگەر هەموو خەرزەکان بدەیتەوە هیچ پێ نامێنێتەوە هیچ نامێتە من 500,000 ئاسێنم 500 چی پێ